ئەوەی کاک عادی مەبەستی بوو زۆر مەبەستی ئێمە و بزوتەوەی گۆڕان بوو زۆر هەوڵیدا ئەو ڕێکەوتنامەی کە لە بینی جنابی مام جال و کاک نەشیوان ئیمزاکرا زۆر پاڵپشتی ئەو ڕێکەوتنە بوو جێبەجێ کرێمە ئێمە هەوڵ بدەین ئەو ڕێکەوتندا لە ئێستاشدا من پێم وایە لەم فترەی هەندێک کێشە ڕوویداوە بەڵام وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لی بەرپرسیار نین ئێمە لەوانەیە شتی شخصی وای کرد کە کێشەکان قوڵ ببنەوە ئێمە هەوڵی ئەو بدەین کە ئەم ناوچەیە هەموو هێز و لایەنەکان بەیەکەوە یەک دەنگ و یەک ڕەنگ ئەم جارە بەرەو هەڵبژاردنەکان بڕۆین ئەمە پێم وایە ڕوحی کاک عادل شاد دەکات ئەگەر ئێمە بتوانین ئەوە جێبەجێ بکەین لە کۆبنەی ئەنجومەی سەرکردایەتی یەکەم کۆبنەی ئەنجومەی سەرکردایەتی لە هەفتەی داهاتوو پێم وایە کۆنگرە باس و فاسی کۆنگرە دێتە پێشەوە لێ بڕیاری کۆتایی لێ دەدرێت ئەوە کەوتۆتە سەر ڕێکەوتی لایەنەکان پێم وایە پارتی یەکێتی غەڵەتە بەتەنیا بچن بۆ بەغدا دەبێت لایەنەکانی تریش بەشدار بن هەوڵ بدەن ئێمە بە یەکڕیزی لەگەڵ گۆڕان لەگەڵ هاوپەیمانی لەگەڵ کۆمەڵ لەگەڵ یەکگرتو لەگەڵ هەموو لایەنەکانی تر حتا نەوەی نوێژ یعنی هەمویان بە یەک دەنگ بچن بۆ بەغدا چووکە پێم وایە شەڕێکی قورسمان لە بەردەمی ئەم جارە لە بەغدا من ناتوانم زیاتی ئەوان قسە بکەم بەڵام من پێم وایە ئەوان بەشدار بن ئێمە هەمومان بە یەکڕیزی بە یەک دەنگی بچینە بەغدا بەڕاستی چووکە پەرتەوازی کورد لە بەغدا زەرەرێکی گەورە لە ئاوات و ئامانجەکانی میلەتەکەمان دەدا لە بەغدا